ڕەوامین گفتگۆ دەکەین لەبارەی کۆبوونەوەی نەتەوە یەکگرتووەکان و کاریگەری و ڕنگدانەوەی ئەم کۆبوونەوەیە لەسەر ئاسایشی جیهان لەسەر پرسەکانی جیهان بە تایبەت ئێستا جەنگی ئیسرائیل غەزە بەڕێوە دەچێت جەنگی ئۆکراین رووسیا بەڕێوە دەچێت و لە ڕۆژاوای کوردستان لە سووریا حکوومەتێکی نوێ هاتوۆتە سەر حکوم ئەنیەمە یەکەم کۆبوونەوەی نەتەوە یەکگرتووەکانە لە سەردەمی حکوومەتەکەی شەرعدا شەرعەتیدا بەشداری دەکات. ساڵێک لەمەوبەر ئەحمەد شەرع محەممەد جۆلانیە و کات 10 ملیۆن دۆلار خەڵات بوو بۆ کەسەی دەستگیری بکە ئێستا بۆ خۆی لەوێ لەگەڵ پترایۆس دانیشتووە. پترایۆس سەرۆکی پێشووی CIA بوو، ینی پێکەوە دانیشتون گفتگۆ دەکەن. پترایۆس چەند ساڵێک لەمەوبەر نەک ساڵێک لەمەوبەر ینی بە دوای ئەحمەد شەرعدا دەگەڕان. چەند ساڵێک لەمەوبەر دوژمنی بوو لە CIA وەکو دەڵێت چرکە بە چرکە بە دوایە بوو بەس ئێستا بێکەوە دانیشتون و گفتوگۆ دەکەن. گفتوگوێن پرس و باسی بابەتان ناکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئیبراهیم مەلازادە توێژەری ئەکادمی پسپۆر لە سیاسەتی نێودەوڵەتی بەسپاسەوە لە سۆرانەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لەبێم کاتت باش، سپاس بە بەشداریکردن لەگەڵمان. باسێک لە کۆبوونەوەی خولی هێشتای نەتەوە یەکگرتووەکانی ئەم ساڵ بکەین، پێ چۆن بوو؟ سڵاو لە جەنابەت، سڵاو لە بینەران. ڕاستی ئەمە کۆبوونەوەی هەشتا هەمینە کە نەتەوە یەکگرتووەکان لە ماوەی تەمەنی خۆیدا بەڕێوەی دەبات. ئەم کۆبوونەوەیە وەکو هەموو کۆبوونەوەکانی ساڵانی ڕابردوو نەریتێکی ساڵانەیە، نەریتێکە نەتەوە یەکگرتووەکان کۆ دەبێتەوە. هەموو زۆربەی وڵاتەکان هەوڵەدەن بووە بە کەسی یەکەم وەکو سەرۆک یان سەرۆک وەزیران بەشداری ئەو کۆبوونەوانە بکەن. زۆر جار دەکرێت وەزیری دەرەوە یان کەسایەتیەک کە خودی حکوومەتەکان خۆیان ڕێیان پێدەدەن بڕۆن بۆ ئەو کۆبوونەوەیە. لەبەرەوە ئەمن پێم وانییە هیوایەکی ئەوتۆ بۆ باشکردنی سیستەمی سیاسی نێودەوڵەتی لەسەر ئەو کۆبوونەوەی هەڵبچندرێت. خۆتەزانیت ئەوەی کە دەحکوم بە ڕووداوەکانەکات زلهێزەکانن ئەو وڵاتانن کە کاریگەریەکی ڕاستەوخۆیان لەسەر ڕووگە و کاروانی ڕووداوەکان هەیە. لەبەرەوە بە شێوەیەکی گشتی ئەم کۆبوونەوەیەکی ساڵانەی یان دەوری ڕۆتینیە. هەموو وەکو گوتمەوە هەشتا هەمین کۆبوونەوەیە لە دوای دامەزراندنی نەتەوە یەکگرتووەکان. لەبەرەوە گۆڕانکاریەکی ئەوتۆ لە سیستمی سیاسی نێودەوڵەتی دروست ناکات، لە پەیوەندی نێودەوڵەتیەکان دروست ناکات. دکتۆر لە پەراوێزی ئەم کۆبوونەوە فەرمیەدا کە سەرۆکی وڵاتان هەڵدەسن هەندێک قسە دەکەن، قسەکان زیاتر قسەی کەڵەشەیی و گشتین، بەڵام لە پەراوێز ئێمانەدا سەرۆکەکان یەکتر دەبینن، پەیوەندیەکانیان تون و تۆڵ دەکەن، هەندێک جار ڕێککەوتنیشی لێ دەکەوێتەوە. لە چوارچێوەی کۆبوونەوە گشتیەکەدا ینی قسەیەکی مانوێل ماکرۆن زۆر دەنگدانەوەی لێکەوتەوەیش دانانی بوو بە دەوڵەتی فەڵەستیندا، ینی کاردانەوەی زۆری لێکەوتەوە، ینی نیگەرانی نەتەنیاوە هەرچەند نەک نیگەرانی ینی دژایەتی نەتەنیاوەشی لێکەوتەوە، دەڵێ دەوڵەتێک بوونی نابێ بە ناوی فەڵەستین. جارێ با بزانم ینی ئەم بۆچوونەی ماکرۆن و فەڕەنسا چۆن دەبینی یان دانانی بەریتانیا بە فەڵەستیندا وەکو دەبینین بەریتانیا دروستکەری بلفۆر ئەو پەیمانەی کە دەوڵەتی ئیسرائیلی لەسەر دامەزرێت لە ساڵ 1948 ئێستا هەر هەمان دەوڵەت دێتەوە دان بە فەڵەستین دادەنێ. بەڵێ ڕاستی ئەمە کێشەیەکی فرەڕەهەندە داکرێ هەر بەو شێوە ڕواڵەتیە تەماشای ڕووداوەکان بکەین، تەماشای ئەو دانپێدانانە بکەین. جارێ لەلایەک بینە سەر خودی قەزیەی فەلەستین. قەزیە فەلەستین کە زۆر لە توێژەرە کوردەکانیش هەندێک یان خەڵکی ڕۆشنبیری کوردیان هەر ناوێکی لێ بنین تۆزێک بە هەڵە لە دۆخەکە تێگەیشتون. ینی بەراوردێک ناکرێت لە نێوان قەزیە فەلەستین و قەزیەی کورد،
چونکە قەزیە فەلەستین بە شێوەیەکی ڕاستەوخۆ مافی چارەنووسیان پێدراوە تەنانەت ئەو مافە لەلایەن ئیسرائیلیشەوە لەلایەن نەتەوە گرتوەکانەوە دانی پێدانراوە ئەوەی کە لەسەر ئەو بنەمایش بینیومانە فەلەستینیەکان نوێنەریان هەیە لە نەتەوەی گرتوەکان ئاڵای فەلەستین لە نەتەوەی گرتوەکان دەشەچێتەوە تقریباً لە زیاتر لە 100 وڵات نوێنەرایەتیان هەیە یان قونسوڵخانەیان هەیە لەبەرەوە ئەم دانپێدانانە خۆی لە خۆیدا شتێکی زیاتر ڕواڵەتی زیاتر ها نوێبوونەوەی ئەو کلێشە کۆنەیە کە لە دوایی ڕێکەوتنامەی ئۆسلۆ هاتە ئاراوە سەبارەت بە دانپێدانانەکان وەکو ماکرۆن و فەڕەنسا بەریتانیا کە دوێنێکە ئەو بڕیارەیدا و هەندێک لە وڵاتە ئەوروپیەکان و وڵاتانی دیکە ڕاستی بە تایبەتی وڵاتە ئەوروپیەکان و بە تایبەتیش فەڕەنسا و بەریتانیا و کە ئەمانە بۆ خۆیان لە کۆمەڵێک قەیرانی ناوەخۆیی دەناڵێنن یعنی پێم وایە بەشێک لەو دانپێدانانانە جۆرێکە لە گواستنەوەی ئەو قەیرانە یان دوورخستنەوەی چی پێڵێن سەرنجی خەڵک لەسەر ئەو ڕووداوانە دەزانی مەسلەی ئیسرائیل ئەوڕۆکە تەنانەت مەسەر ئەو مزاهرات و خۆپشاندانە گەورانەی کە لە وڵاتە ئەوروپیەکان بە تایبەتی دوینێ لە یەکێک لە وڵاتانە بۆ ئێستا ناوم لە زەینچوو چەند ڕۆژ پێشەستا لە بەریتانیا بوو ئەم خودی ئەم خۆپیشاندانانە یەکەم شت زۆربەی ئەو خەڵکانی کە دێنە سەر شقامەکان خەڵکی بە ئەسڵ بە باگراون مسلمان و عەرەب و ئەو خەڵکانی کە چوون بۆ ئەو وڵاتانە خەڵکەکی دیکەش کە لە ئەسڵدا چەپەکان بە شێوەیەکی زۆر تند چونکە لە تەواوی ئەوروپا جۆرێک لە پراوێزدا دەژین ئیتر لە ڕێی ئەو پرسەوە دەیانەوێت جارێکی تر بێنەوە و خۆیان بسەلمینەوە ینی خودی کۆمەلگا ئەوروپیەکان لە کۆمەڵک قەیراندا دەناڵێنن قەیرانی ئابووری قەیرانی چی پێڵێن پەنابەر و ئیمیگریشن و ئەو خەڵکانی کە دەچن لەوێ ئیشەکەن ینی زۆربەی سیاسەتەکانی خۆیان لەسەر ئەو بنەمایانە بینا دەکەنەوە لەبەرەوە زۆری ئەو دۆخەی خۆپشاندانەکان و ئەو دانپێدانان و ئەوانە زۆری گواستنەوە و تەحویلکردنی ئەو قەیرانە ناوخۆیانەیە بۆ مەسلەی فەلەستین بۆ مەسلەی تەنانەت شتێکی دیکەش هەیە خاڵێکی دیکەش ئەگەر ڕوخسەتم پێ بدە یەک دقە نابێ لە بیرمان بچی جۆرێک لە دژەجووبوون لە ناو خودی کولتوری مەسیحی و تەنانەت ئیسلامیش هەیە مەسلەی ئەمە خۆ هەندە لە مێژنیە مەسلەی هۆلۆکۆست و ئەوانە طبعاً مەسلەی هۆلۆکۆستیش ڕەهندە مێژوویەکانی ناکرێت لەبیر بکرێن لەبەرەوە ئەو مەسلەی دژەجووبوونەش لە خۆیدا کۆمەڵک خەڵکی تەقلیدی ئاینی مەسیحی و غەیرە مەسیحی دێنە سەرچەقامەکان و ئەو برینانیان دەکولێنەوە و ینی کۆمەڵک والحاصل کۆمەڵک ڕەهەند هەن کە تەحەکوم بە هەموو ئەو دیاردەیە دەکەن کە ئێستا مەسلەی دانپێدانان و خۆپشاندان و ئەو شتانەیە لە دژی ئیسرائیل باشە دکتۆر هەندێک دەڵێن ڕۆژاوا بۆ خۆی دەیەوێت بەم بڕیارانە وای نیشان بدا کە سربەخۆنی تر لە ژێر هەژمونی ئەمریکادا نین بە تایبەت دوایەوەی کە ئەمریکا وەکو دەڵێ ئەنی ئەو تونند و تۆڵی نەماوە لەگەڵ ڕۆژاوادا و ئەو پشتیوانیشی نەماوە لەگەڵ ڕۆژاوادا ئەنی هەموو شتێکی دەڵێن کردووە بە قوربانی ئیسرائیل ینی وڵاتانی ڕۆژاوا دەیانەوێت بەم پەیامە بە پشتیوانی دەوڵەتی فەڵەستین دووپاتی بکەنەوە بڵێن ئێمە سربەخۆین لە بڕیارداندا ڕاستی ینی ئەو مەسلەی سربەخۆی و ناسەربەخۆی و خۆتزانی مەسلەی پەیوەندی نێودەوڵەتیەکان کۆمەڵێک فاکتەری زۆر هەن تەحەکوم بە کۆمەڵی نێودەوڵەتیەکان دەکەن یەکێکیش لەوانە بێگومان مەسلەی هەژمون و هەژمون لەسەرکردنە خۆشاردراوە نییە کە وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا هەژبوونێکی زۆری لەسەر ناتۆ و لەسەر وڵاتە ئەوروپیەکان هەیە دەکرێت ئەوە ئەو پەیوەندیە کاریگەریەکی زۆری هەبیت بەڵام وەکۆ گوتم هۆکاری دیکەش فاکتەری دیکەش زۆر هەن خۆ فاکتەری شەڕی رووسیا و ئۆکرانیا لەو ناوەیدا
ئەوروپیەکان پێوە دەناڵێنن کۆمەڵێک فاکتەری زۆر هەن لەگەڵ لە پاڵ فاکتەرە ناوخۆیەکان فاکتەری ئابووری بە تایبەتی کە هەموو کۆمەلگا ئەوروپیەکان ئێستاکە لە قەیرانێکی ئابووری قوڵدان بە تایبەتیش بەهۆی شەڕی ئۆکرانیا و رووسیا کە بجەیەکی زۆر بۆ ئەو شەڕە دەڕوات بۆ ئەو چەکانە دەڕوات کە دەیدەن بە ئۆکرانیەکان لەبەرەوە بەڕاستی فرەڕە هەندا ناکرێت هەر بڵێن تەنها لەبەر ئەوەی وڵاتە یەکگرتووەکان کە هەژمونی هەیە بەسەر ناتۆ و بەسەر وڵاتە ئەوروپیەکان وەکو فاکتەرێک دەکرێت لە بەرچاو بگیرێت و تەنانەت خودی ئیسرائیلیش لۆبی ئیسرائیلی نابی لە بیرمان بچی لە ئەمریکا لە وڵاتە ئەوروپیەکان لۆبی ئیسرائیل لۆبیەکی بەقووەتە ینی لە ناو هەموو ناوەندە ئەکادمی یا میدیایی ئابوووریەکان لۆبی ئیسرائیلی ئیش دەکات لەبەرەوە ئەو مەسلەی دانپێدانانانە مجرد شتێکی شەکلی ڕواڵەتیە پێم وانییە لە واقعدا کاریگەریەکی ئەوتۆی لەسەر گۆڕان کاری واقعی فەلەستینەکان هەبی نابی لە بیرمان بچی تەنانەت خودی دەسەڵاتی فەلەستینی زۆر جیاواز نییە لەگەڵ خودی ئیسرائیل لەگەڵ ئەو وڵاتە عەرەبیانەی کە لە دەوروبەر هەن ڕاستە قەڵسن بەو تونند و تیژیە زۆر قورسەی کە ئیسرائیل بەرامبەر غەزە بەکاری دێنی بەڵام لە کۆتاییدا هەمویان لەوە کۆکن کە بزوتنەوەی حەماس بزوتنەوەیەکە وەکو بزوتنەوەیەکی تیرۆریست تعاملی لەگەڵ دەکەن لەبەرەوە تەنانەت سوڵتەی فەلەستینیش چارەی دەسەڵاتی حەماسی ناوێت و خۆزگە دەخوازن بەوەی کە ڕۆژێک دەسەڵاتی فەلەستینی بگەڕێتەوە غەزە و لەوێ ئەوان بەخۆیان ئیدارەی ناوچەی غەزە بکەن بەبێ ئەوەی کە حەماس بەشێکی هەبی لەو دۆخە دکتۆر مەحموود عەباس لەبەرەوەی زیان پێ نەداوە بەشداری بکە سەرۆکی دەسەڵاتی فەلەستینی وتارێکی پێشکەش کردووە وتارێکی ڕێکۆرد کردووە ئەمانە قسانەی کە بەڕێز ناماژەت پێکرد یان نێویشدا ینی باسیەوە دەکات دەوڵەتی فەلەستینی دەبێ بەبێ حەماس بێ و دەبێ حەماس زەها کۆتایی پێبێ و ئیدانەی هێرشەکەی 7 ئۆکتۆبەر دەکات لە وتارەکەیدا کە ڕێکۆردی کردو لە نەتەوەی گرتوەکان خوێنرایەوە دکتۆر زۆر جاران دەکاس ینی بەراوردێک دەکەن بۆ نمونە دانان بە پرسی فەلەستیندا وەکو دەوڵات بەراوردی دەکەن بە پرسی کورد ئایا ئەکرێ ئێمە بەراوردی ئەم دوو پرسە بکەین بە یەکتر یان دوو پرسی زۆر جیاوازن تۆ پێشتر هەندێک ئاماژەت بەوە کرد کە هەر بۆ خۆی ینی 100 دەوڵەت زیاتر پێشتریش دانیان بە فەلەستیندا ناوە ینی پێم خۆشە ڕوونکردنەوەیەک لەسەرەوە بین ڕاستی لە ڕوانگەی یاسای نێودەوڵەتی ئێستا ئیسرائیل وەکو داگیرکرد تەماشا دەکرێت لە هەندێک ئەو ناوچانەی کە پێی دەڵێن مستەوتەناتی لێ دروست کردیە لە زەفەی غەربی یان باریکە ڕۆژئاوا و هەندێک مناتقی دیکە ئەو منتقانە لە ڕوانگەی قانونی نێودەوڵەتی منتقەی داگیرکراون حتا ئێستا یەک بست خاچی کوردستان لە ڕوانگەی یاسا نێودەوڵەتیەکانەوە داگیرکراو نییە کوردستان بەشێکی دانەبراوە لە وڵاتانی کە بەسەری دادابشکراوە مخابن ئەمە یەکێکە لە جیاوازیە زۆر گەورەکان کە کورد وەکو بەشێک لە وڵاتانە حسابی دەکرێت بەڵام وەکو گوتم فەلەستین دەسەڵاتێکی سربەخۆیە ئێستا و نوێنەرایەتیان هەیە لە زیاتر لە 100 وڵاتی دنیا نوێنەرایەتی وەکو قونسوڵیە یان سەفارەتیان هەیە و یەکێک لەو قونسوڵیان هەیە لە هەولێر و سەفارەتیان هەیە لە بەغدا لە هەموو وڵاتە عەرەبیەکان هەیە دکتۆرەوە غەدری مێژووی نییە دکتۆرەوە غەدر نییە لە کوردستانیش کە ئەوە غەدرەوەی کە بسی خاکی کوردستان داگیر کرابێ بە دڵنیاییەوە مەسەلە ئێمە قسە لە غەدر بکەین غەدرێکی زۆر ینی کورد زیاتر لە چەندین کەیسی جینۆساید ڕوبەڕوو بوونێتەوە ئەگەر کۆمەلگەی نێودەوڵەتی کۆمەلگایەک بایە لە ڕوانگەیەکی ئەخلاقی و قانونی تەماشای بارودۆخی کوردیان بکردایە دەبواە بارودۆخی کورد گۆڕانکاری بەسەر دابهات بواە بەڵام نابێت لە بیرمان بچیت بەڕاستی فاکتەری نێوخۆیش ڕۆڵی زۆرە لەوەی کە کورد نەیتوانیوە لە ڕووی دیبلۆماسیەوە نەیتوانیوە بارودۆخی کوردستان ئەو تاوانانە ئەو دۆخەی کە کورد وەکو نەتەوەیەک
کۆمەڵک بنەما هەن دەیانتوانی ئیشی لەسەر بکەن و بگاتە ناوەندە دیبلۆماسیەکان و ناوەندە یاساییەکان لە ئەوروپا بەداخەوە ئیش لەسەر ئەو لایەنە نەکراوە و ینی لەبەرەوە لایەکی دیکە تەوان زۆربەی ناوەندە میدیای عەرەبی ببوورە لۆبی عەرەبی لە ناوەندە میدیاییەکان و ناوەندە یاساییەکانی ئەوروپا زۆر بە قووەتن ینی لەبەرەوە ینی یەک نمونەی زۆر بچووک لە ساڵانی ڕابردوو ڕەوەندی کوردی لە بەریتانیا چەندین جار دەنجی پێویستیان کۆ کردەوە بۆ 1 سعات لە BBC رادیۆی BBC 1 سعات هەفتانە بە کوردی پەخش بکرێت بەڵام لۆبی عەرەبی لە ناو خودی BBC و خودی ئەو دەستگا میدیایەکانی بریتانیا ڕێگان نەدا ینی ئەوان هۆکارێک بوون کە نەتواندرێت 1 سعات زمانی کوردی پەخش بکرێت لە کاتێکا کە BBC عەرەبی لە هەموو دنیا پەخش دەکرا لەبەرەوە لە ڕووی دیبلۆماسی هەژارە عرب لێش لە دژمان تا ئێستاکەش یان خودی لۆبی فەلەستینیش بە هیچ جۆرێک کە مەسەلە بێتە سەر مەسەلەی سربەخۆیی کورد خودی لۆبی فەلەستینی کە بۆ خۆیان لە دەست ئەو مەزلومیەتە دەناڵێنن کە مەسەلە بێتە سەر کورد هیچ تۆلێرانسێکیان نییە هیچ لێبوردەیەکیان نییە و کورد وەکو دابەشکەر و وەکو دژە دەوڵەتی عراق و سووریا دەبینن لەبەرەوە مەسەلەیە بەڕاستی نابێت کورد بۆ ئەوەن دەتوندن بەرامبەر بە ئێمە بەتایبەت فەڵەستینیەکان ئێمە لە هەشتاکاندا لە بەر لە هەشتاکاندا هێز لێرە لەم کوردستانی خۆمانەوە دەڕۆی لە فەڵەستین لەوێ خۆی دەدا بە کوژ لە پێناوی خاکی فەڵەستیندا ینی مامەڕیشە نمونەیەکە لەوانەکە هەموو کە زەیناسێ بۆی ناویەوەمێنا لە ئەو سەردەمانەدا چوە لە فەڵەستین لەوێ شەڕی کردووە ینی کوردێکی دڵسۆزی دڵپاک گەنجێک بووە لێرەوە ئەو سەدانی دیکەش چوونە لەوێ لە پێناو خاکی فەڵەستیندا شەڕان کردووە بەس ئەوان بۆ ئەوەندە بەڕقن لە ئێمە ڕاستی لەلایەک ئێمە بە هەڵە لەو قەزیە تێگەیشتوین قەزیە فەلەستینی بەر لەوەی قەزیەی مرۆڤەکان و ئازادیان بێت قەزیەکی سیاسیە و قەزیەکی عەرەبیە بە دەرەجە یەک ئەم لەبەرەوە بە سیاسیکردنی قەزیەکەی وای کردووە کە لە مەساری خۆی دوور بخرێتەوە و ئێمە ئیتر مەسیجی غەڵەت بۆ ئێمە و بۆ خەڵکی دیکەش بڕوات ینی پەیامی چەندین پەیامی غەڵەت دێن لەبەرەوە ئێمە بە هەڵە لە بەڕاستی لە بنیادی قەزیەکەی تێگەیشتوین ئەگەر بێت و بەراوردێکی یاسایی و قانونی بکرێت قەزیەی کوردی زۆر قەزیەکی گەورەتر و ترسناکترە لە قەزیەی فەلەستینیەکان یەک ئەگەر لە نێوان کەوانە یەک دوژمنیان هەیە بەڵام ئەمە 4 دوژمنی باڵا دەستمان هەن کە ڕاستەوخۆ کوردستانی مێژووییان داگیر کردووە و بە ناڕاستە و خۆش 21 دەوڵەتی عەرەبی پشتیوانی لەو دوو دەوڵەتە عەرەبیە دەکەن بە فەلەستینیەکانیشەوە لە ڕوانگەی ناسیۆنالیزمی عەرەبی لە تەنانەت دوینێ بوو یان پێرێ بوو یەکێک لە قیادەکانی حەماس چەندین جار باس لە قەزیە ئیسلامی و قەزیە عەرەبی و قەزیە عەرەبی بە دەرەجە یەک ناودەینی کە ئەمە قەزیەیەکی عەرەبیە دەی ئەگەر قەزیەیەکی عەرەبیە ئەمەش قەزیەمان هەیە پێویستە وەکو قەزیەیەکی یەکەم ئەگەر بە قەزیەی دووەمیشبی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە قەزیەی کوردی قەزیەیەکی مەسیری ڕاستەوخۆیە حتا ئەگەر کێشەی فەلەستینیەکانیش هەڵبیت ئەگەر کێشەی کورد یان پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەل نەکرێت بەڕاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر بە ناسەقامگیری دەمینێتەوە لەبەرەوە فەلەستینیەکان بە دەرەجە یەک کورد وەکو دابەشکەر و وەکو دژە قەزیەی فەلەستین و قەزیەی عەرەبی دەبینن لە ڕوانگەیەکی ناسیۆنالیزمیەوە قەومیەوە تەماشای قەزیەی کورد دەکەن نەک لە ڕوانگەیەکی مرۆییەوە بەڵام ئێمەی کورد بەجیا تەبعاً بە جیاواز ئەو مەسەلەیە دەبینین و بەداخەوە ینی ئایدۆلۆژیاکانی کە کار دەکەن لەناو کورد ئەم جۆرە تێگەیشتنە و جۆرە ڕوانگەیە بە هەڵا مەسیجەکان یان پەیامەکان دەخوێنەوە باشە
دکتۆر دواپرسیارم وەکو ئەڵسایەکی زانستە سیاسیەکان وەکو سپۆڕێکی سیاسەتی نێودەوڵەتی بە بڕوای تۆ بەم نزیکانەوە دەبینین لە نەتەوەیە گرتووەکان ئاڵای کوردستان دابدرێ و ئیتر لەوێ کوردێک بە نوێنەرایەتی کورد بچێ لەوێ وەکو سەرۆکی دەوڵەتی کوردستان لەوێ بەشداری بکە. ڕاستی ئەمە پرسیارێکی قورسە ئینسان بتوانێت پێشببینی ئایندەیەکی وا بکات، بەڵام هیچ شتێک محاڵ نییە. کوردستا پێگەیەکی قانونی دەستوریان هەیە لە عێراق، دەکرێت کە ئەو قەیرانانەی کە هەیە بەشێکی هەرە زۆری قەیرانەکان ئەو قەیرانانەی کە هەیە بەشێکی هەرە زۆری ناوخۆیین کورد تا ئێستا بەداخەوە نەیتوانیە وەکو دەوڵەت مەدار وەکو خاوەن دەستەڵاتێکی ناوەندی مەبەستم لە ناوخۆی هەرێمی کوردستان دەستەڵاتێکی ناوەندی هەرێمی کوردستان تعامل لەگەڵ بەغدا، تعامل لەگەڵ دراوسێکان، تعامل لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتیش بکات. کەنجێ عەقلیەتی کوردی لە هەرێمی کوردستان توانی ئەو قۆناغە بەجێ بێڵێت، واتە هەرێمی کوردستان وەکو قوارەیەکی قانونی بیکە بە ناوەندێکی یاسایی و قانونی بۆ خۆی دان بەو قوارەیە دابنێت، چیتر حیزب نەبیتە ناوەند، وەکو حیزب نەچن بۆ بەغدا، لە بەغدا وەکو حیزب تعامل بکەن، لەگەڵ دراوسەکان وەکو حیزب تعامل بکەن، بەڵکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حکوومەت جۆرێک لە متمانەی مطلق بدرێ بە حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن کورد خۆیەوە، اینجا لەسەر ئەو ئەساسەش بچن تعامل لەگەڵ بەغدا و لەگەڵ دەوروبەر بکەن و لەسەر ئەو ئەساسەش پەیوەندیە نێودەوڵەتیەکان ڕێک بخەن. لەو باوەڕێدامە هەنگاوێکی زۆر نەوعی جۆری دەهاوێژدرێت و پێویستە لەسەر ئەو بنەمایش پەیوەندیە دیبلۆماسیەکان پەرە پێ بدەن. و لە هەمان کاتیش ئەمە ڕۆژئاواشمان هەیە، هەرچەندە بارودۆخی ڕۆژئاوا لە ئایندەی داهاتوودا لە ئایندەی نزیکدا لەوانەیە دۆخێکی سەختیان لە پێشە، چونکە تورکیا زۆر بە هێزەوە دانوستان لەگەڵ ئەحمەد شەرع دەکات، لەگەڵ دەسەڵاتی نوێی سووریا دەکات. بەڕاستەوخۆ ئاگامان لێیە کە کاریگەری لەسەر دەسەڵاتی سووریا هەیە بۆ ئەوی وەکو پێویست دانوستان لەگەڵ دەسەڵاتی خۆسەری ڕۆژئاوای کوردستان نەکات. ڕاستی ئەمانە بەڵام پێم وانییە بەو شێوە ئاسانیەبی کە بتوانن بەسەر دەسەڵاتی خۆسەری لە ڕۆژئاوای کوردستاندا زاڵ بن. هێزێکی تۆکمیان هەیە، ئەوان تارە ئاستێکی زۆر یەکگرتووترن و ڕێکخراوترن، لەبەرەوە ئەگەر بێت و ئەم دوو هەرێمە پێکەوە ئەوانیش توانەکانی خۆیان یەک بخەن و بتوانن لەسەر ئاستی نێودەوڵەتی وردە وردە پەیوەندیە دیبلۆماسیەکان بەهێز بکەن، هیچ شتێک دوور نییە، زۆر ئاسانتر، چونکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئایندەی نزیکیان مام ناوەندە بەرەو جارێکی تر ڕێخستنەوە دەڕوات، هێشتا لە گوزەردایە، هێشتا ماویەتی، هێشتا پەیوەندیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەقامگیر نەبوون، هێشتا شەڕ کۆتایی نهاتووە. لەبەرەوە کورد دەتوانیت بە شێوەیەکی گشتی، مەبەستم کە دەڵێم کورد بەڕاستی وەکو حکوومەتی هەرێم نەک وەکو حیزب، وەکو دەستەڵاتە ڕسمیەکان کە بە شێوەیەکی فەرمیدانی پێدانراوە، پێم وایە دەتوانن شت بکەن ئەگەر بێت و واز لەو خودگەراییە، واز لەو ئەنانیەتەی کە هەیەیانە بێنن. زۆر بەڕێز دکتۆر ئیبراهیم مەلازادە توێژەری ئەکادمی پسپۆر لە سیاسەتی نێودەوڵەتی سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان، سپاس بۆ ڕوونکردنەوە و خوێندنەوەکانت بۆ دۆخەکە.